هەڵبژاردننی بۆ کرێتیانی ئەو هەڵبژاردنە سەرەتای پرۆسە سیاسیەکەیە کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری تیاکەن بە ڕەگەزی مێو بە ڕەگەزی سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. چالاکی ئەمڕۆم بۆ لێراوە کوڕەخراوی و تواناسازی ئافرەت دانیشتنێک و گفتوگۆیەکمان هەیە. طبعاً ئەمە یەکێکە لە چوارچێوەی ئەو چالاکیانێک کە ڕێکخراوی تواناسازی ئافرەت لە سەر پرۆژەکانی جێبەجێیەکات کە پرۆژەکە لە ژێر ناونیشانی بەهێزکردنی ڕۆڵی ئافرەتە لە هەڵبژاردن و بڕیاردان و سیاسەتدا. لێرە ئەمانەوێت تیشک بخینە سەر ئەوەی کە بزانین ئەو بۆشاییانەی کە هەیە لە ناو پارێزگای هەڵەبجە بۆ بەشداری نەکردنی ژنان چییە و بۆچی بەدەمەوە هاتنی ژنان لە ناو پرسە سیاسیەکانە کەمە، ئایا کێشە و گیر و گرفتەکانیان چیە، لە چ شوێنەکە پێویستەکە ئێمە وەکو ڕێکخرا و چالاکوانانی مەدەنی کار لەسەر ئەوە بکەین کە گەشەیەک بۆ ڕێژەیە بدەین بە ژنان لە ڕووی وشیاری بێت یا لە ڕووی هەر چالاکیەکی تری ڕێکخراوەیی بێت یاخود تەنانەت تاکە کەسیش بێت ئێمە هەوڵیان بۆ بین کە بەرەو پێشچوونێک ڕوو بدات و بە هیوای ئەوەی کە ئەو ڕێژەی ئێستا هەیە کە ژنان خۆتان نەزان ناو هەڵبژاردنەکانە بە کۆتا ئەچنە پەرلەمانەوە ئەو ڕێژەیە بگۆڕین و تەنانەت ئەو فکرەش لە لای خەڵک و ژنانیش بگۆڕین کە ئەبێ بە کۆتا بچنە پەرلەمانەوە. لە ئافرەتانە ئەگەر پێشتر مثلا لە خولی یەکەم پەرلەمانەوە تا خولی پێنجەمین پەرلەمان وتە دەسەکەین ڕێژەی ئافرەت زیادە هەرچەنە بابەتەکە گەر میدیا و کاری مەدەنیە من ئەگەر قسە بە تایبەتی لەسەر هەڵەبجە بکەم ئەوەیە کە خەڵکێک لە دوورەوە زۆر قساکە لەسەر هەڵەبجە چ بەشداریکردن بێت چونکم بەشداری سیاسی هەرەوە نیە تۆ بڕۆی دەنگ بیت و لە حیزبێکا بەشداری بیت و چ زامیانی ئەو شتە تەقلیدی کە لە مێشکی خەڵکییا هەیە